بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەرشرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە پرۆسەی بایۆمەتری کە چەند مانگێکە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و لە تەوەری دووەمیشماندا باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئامانجی سەردانی شاندی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان بۆ هەرێمی کوردستان و ئایندەی پەیوەندیەکان نێوان هەردوولا. لە تەوەری یەکەمماندا میوانداری بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانمان کردووە. بەڕێز هیوا بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. جارێ با بزانین پرۆسەی بایۆمەتری چییە؟ خۆی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بزانین ئەسان وشەی بایۆمێتریک بۆ بەکارێت، چونکە هەستەکەم خەڵکی زۆر بەهۆی ئەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق ئەو بەکار دێنێتن، بەهۆی ئەوەی کە وەزارەتی ناوخۆی عێراق بایۆمێتری بەکار خەڵکە مهمە بزانیتن وشەی بایۆمێتری ئەسەن چییە. مرۆڤ دوو تایبەتمەندی دوو جۆرە دەیتای هەیە. بەشێکیان پێوترێت بایۆگرافیک دەیتا، بۆ نمونە ناو شوێنی نیشتەجێبوون، ئەوانە بایۆگرافیک زانیاری مرۆڤێکن کە ئەگۆڕدرێن، و بایۆمێتریک دیتا ئەو تایبەتمەندیە بایۆلۆجیانەی شخصێک کە نەگۆڕن. لەناو ئەو تایبەتمەندیە بایۆلۆجیانەی خەڵک هەندێکیان هەن کە گرنگترن لەوانی تر، چونکە لە ڕووی تەکنۆلۆژیوە ئاسانتر ئەتوانین بەکاریان بینەوە. تایبەتمەندیە بایۆلۆجیەکان دەتوان خوان بۆ نمونە پەنجەمۆرە، گلێنەی چاوە، نابرەی دەنگە، شێوازی دەم و چاوە، مەسافەتی بینی چاوەکان و کەپ و دەم و لەوانانی جیۆمێتری سەر و چاو. جیۆمێتری سەر و چاو بەخۆی بایۆمێتریک ئینفۆرمێشنە. پاڵم ینی پەنجەی هەموو دەست، ڕێگەکانی ناو دەست. لە ناوانە دویان وەکو پەنجەمۆر و گلێنی چاو لە ڕووی تەکنۆلۆژیوە ئامێرەکان ئاسانتر و دەقیقتر ئەتوانن بەرهەم بهێنرێن. ئەو دوو تایبەتمەندیەی مرۆڤ، ئەو دوو تایبەتمەندیە بایۆمێتریەی مرۆڤ کە پەنجەمۆر و گلێنی چاون لە سیستەمی بایۆمێتری ئێمە بەکاردێن و لە سیستەمی بایۆمێتری هەڵبژاردننی عێراقش بۆ نمونە پەنجەمۆر بەکاردێت. کارتی نیشتیمانی عێراق پەنجەمۆر و وەزەم گلێنی چاو بەکارنێکیان لە هەردووکە بزەبت نازانم، بەڵام هەموو ئەو تەکنۆلۆژیانە بۆ ئەوان کە تۆ بتوانی مرۆڤێک بێ ئەوەی پێویستیت بە نفوس و جنسیە ئەو شتانە بێتن، مرۆڤێک لە مرۆڤێکتر بناسیەوە بە دڵنیاییەکی تەواو بە شێوازێکی پێشکەوت. ساختەبوونی تێدا نییە؟ نەخێر، بە هیچ شێوەیە. باش، بۆ ئەم پرۆسەیە گرینگە بۆ هەرێمی کوردستان؟ لە دوای دروستبوونی قەیرانی دارایی، پرسی دارایی وگەن کێشەی دارایی حکوومەتی هەرێم وای لە حکوومەت کرد کە چاو بخشێنێتەوە بەو پارەی کە سەرفی دەکات. حکوومەت ئەوێ بزانێتن چەند پارەی پێویستە بۆ موچە خۆرانی، کێن ئەو کەسانی کە ئەو پارە وەرەگرێن، ژمارەیان چەندە. ئەو ژمارانەی کە لە وەزارەتی دارایی و لە وەزارەتی پلاندانان دەست حکوومەت ئەکەون، ئەو ژمارانە ئەساسێکی ئەلمی دقیقیان نییە، یعنی لیستەکان لە هیچ دەتابێسێکی سەرەکی مەزبوطەوە نەهاتوون، لە هیچ ئۆرگانێکە بە شێوازێکی ئەلمی ئەو شێکردبێ نهاتوون، کەواتە ژمارەکان دقیق نین. ینی ئەگەری ئەوەی تێدا هەبوو کە سەختە هەبیت؟ باڵێ زۆر بێگومان، چونکە ئەگەر بڵێن ئەتیماد بکەینە سەر نفوسی عێراقی، نفوسی عێراقی زۆر بە ئاسانی تەزویرەکرێت، جنسی عێراقی زۆر بە ئاسانی تەزویرەکرێت، چونکە لە ڕووی بەڕێوەبردننی کارەکانیشە لەو دوو وەزارەتە بۆ وەزارەتە چاو نوقاندن هەبووە لە بوونی موازەفێک لە شوێنێک. زۆر خەڵکێ لە دوو یان سێ جێ موازەفە فەرمانبەرا و موچە وەرەگرێت و هیچ سیستەمێکش نەبوو بیانگرێت، چونکە لیستی ئەو وەزارەتە لەگەڵ لیستی وەزارێکی هیچ کاتێک چێک نەکراوە. تەنانەت ئەگەر چێکیش بکرێتە ناتوانانی متاکد بی، چونکە ناوەکان لە ڕووی زمانەوانیەوە بە شێوازی جیاجی ئەنووسرێن، ناوەکان لەسەر نفوسی غەڵەت نووسراون، چێککردنی ناوەکان لە ڕووی تەکنۆلۆژیەوە ینی ئەو ئامارە دقیقەت نادات. زۆر خەڵکێ بوو نمونە عەلی ئەحمەد حوسێن بە دڵنیاییەوە توانی 50-60 کەس بدۆزیتەوە کە لە ئاینی ڕۆژ و لە ئاینی ساعات و لە ئاینی شار پیا بوون، کەواتە ئەوانە چونکو بایۆگرافیک ئینفۆرمێشن ناتوانانی ئەتماد بکەیتە سەریان. دۆکومنتەکانی عێراق دۆکومنتی زۆر زایفن، ناتوانانی ئەتماد بکەیتە سەریان لە بۆ مەبەستی ناسینەوەی شخصی. کەواتە ئەمە پرۆسەیەکی یەخستنەوەی دروستکردنی دێتابەیسێکی ڕێکوپێکە لە هەموو ئەو کەسانێکە لە سوودماندن لە
لەو حکوومەتە بە شێوازێکی ماگەنا معاش وەرەگرێت. ساختەکردن شتێیدا زۆر زەحمەت نییە نییە هەر نییە هەر نییە. زۆر باش. ئەم پرۆسەیە بەکوێ گەیشت؟ ئەو پرۆسەیە لە کاتی قسەکردنمە کە ئێستا باسی ئەو بابەتاکەین 856,862 کەس تۆمار کراوە. ئیمڕۆ 13,515 کەس تۆمار کراوە تەنیا ئەمڕۆ. چونکە تا ئەو کاتە ئێمە زیاتر ئەتیمادمەنداوەتە سەر تۆمارکردنی موچە خۆرانی کەرتی مەدەنی. و ژمارەیان بەڕای من بەرەو کۆتاییە چێت، یعنی 900,000 856,000 دەبێت لە 950,000 بەرەو کۆتایی بڕۆن. کەواتە ناگاتە ملیۆنێک؟ ئەجا ئەو وەڵامی ئەو پرسیارەیە کە بێ ئەو سیستەمە بداتەوە. ئەو پرسیارە یەک جارکەوی شەمان کرد ئەو کاتی ئێمە بە حکوومەت دەڵێن ژمارەی موچە خۆرانمان لە کارتی مەدەنی. تۆ بۆ پێی کە زانیاری باش لە بەردەستدایە ئەوە بەرپرسی یەکەمی لەو پرۆسەیەدا تەسەوڕ دەکەی ملیۆنێک تێپەڕێنێ؟ نزیکە لە ملیۆنەکە تێپەڕش نابێ زۆر لە ڕابردوودا باز لە ملیۆنێک و 400,000 فەرمانبەر دەکرێت. ئەو حکوومەتی هەرێمی کوردستان ملیۆنێک و 400,000 موچەی داوە. ئێمە نازانین چەند موچە خۆر ئەو ملیۆنێک و 400,000 موچان خواردووە. ژمارەی موچە خۆ لەگەڵ ژمارەی موچە جیاوازە. شەخصەیە سێ موچە وەرەگرێت، ئەتوانێت یاسایی بێت ئەتوانێت نایاسایی بێت. کەواتە کۆی موچانێک کە دراون ملیۆنێک و 400,000 بەڵام ژمارەیان بە دروستی چەندەکەەوە ئەوانێک ئەو موچە خۆن ئەوە لە دوای ئەو پرۆسیە دیارە بێت. باشە. بەڵام ینی بە شێوازێکی گشتی نزیکی ملیۆنێک موچە خۆرمان هەبێت لە کارتی مەدەنی. کارتی سەربازیشمان هەیە کە لە یەکی سێ بەولاوە دەست پێکات نزیکەی 230 تا 250,000 تەخمینەکرێتن. ئەوانش لە دوای لەنێ ئەو ژمارەیەدا هەنە دوو موچیان وەرگرتە بێت؟ باڵێ لەنێ ئەو ژمارەدا باڵێ زۆرن لە ئێمەش ڕۆنن لێس هەمووی دووموچەی یاساییمان هەر زۆر زۆرە. دووموچەی یاسایی دووموچەی یاسایی کێن شخصێک فەرمانبەری حکوومەت لە دایرێک داوامەکات شەهیدانە وەرەگرێت، یان لە دایرێک داوامەکات کاروباری کۆمەڵایەتی موچەیەکی هەیە، یان شخصێک شەهیدانە وەرەگرێت و تەقاعودی شخصێک تریش وەرەگرتنی خۆی وەرەگرێت. ئەو هەموو دووموچەین بەڵام هەموویان یاساین. ڕێکخستنەوەی ئەوانەش خۆی ئەبێتە هۆی گەڕانەوەی بەڕێکی زۆری پارە بۆ حکوومەت. هەندێکیان غەڵەتن. بۆ نمونە ئەگەر مرۆڤێک لە ڕووی ئاتیسمی هەبێت، شخصەکە ئاتیسمی بە قووەتی هەیە ئۆتۆماتیکیان ناتوانێت موظفیش بێت بۆ نمونە لە وەزارەتی پەروەردە. چۆن موظفە پارەی ئاتیسمیش وەرەگرێت؟ یەکێ لە ئەم بۆ نمونیان مەسەن کەواتە جارێکی دیکە ڕێخستنەوە دەکرێت بەوانەی کە بە یاسایش مەزەوەردێت. ئەو پرۆژەیە دووموچەی نایاسایت بۆ بنبەر دەکات، زانیاری دەقیقت دەخاتە بەردەست، هەڵەکانی حکوومەت جاکتر زەق دەکاتەوە بۆی حکومەت پێدا بچێتەوە لە ڕووی کارگێڕیوە غەڵەتێکمان لە چی بوون. مەجموعێکی زۆر خەڵکمان هەیە کە پێویستیان پێیانە، نەقسمان لە زۆر شوێنێک کە تاوزیان ئەەکەینەوە. ئەست و ئەساسی زۆر خزمەتگوزاری ئەلکترۆنی حکوومەتە. باشە کەوایە ئەوەندە گرینگە کەی تەواو دەبێت؟ پرۆژەکە چەند قۆناغەچ هەیە. قۆناغی یەکەمی تۆمارکردنە. لە هەموو پرۆژەکانی بایۆمەتری تۆ فەیزێکت هەیە بە ناوی ئەنڕۆڵمنت ینی وەرگرتنی زانیاری بایۆمەتری. قۆناغی دووەمی کە پارالێل لەگەڵ قۆناغەکەم دەست پێ دەکات کە ئێمەش دەستی پێکردووە داخڵکردنەوەی دیتایە، کەواتە ئەو خەڵکەی کە فۆرمەکانیان سکان کراوە، نفوسەکانیان سکان کراوە، بۆیش پرۆسکەوە دیزاین کرا کە خێرا بێت خەڵک نەواستێت لەوێ بە 2 دقیقە 3 دقیقە کە سەرەتات ئەوێت تەواوی لە پرۆسەیە. دواتر لە وەزارەتی داراییەوە شوێنێکمان ئامادەکرەوە کە ئێستا نزیکەی 7-8 کەسەوەی داوامەکەن. ئەو زانیاریان جارێکتر لە ڕووی سۆفتۆرەوە دێتە بەردەمیان سیستەمیان داتێ بە شێوازێکی عەشوایی ئەبێ ئەوان ناوەکان داخڵکەن، یان ئەگەر ڕافسی دەکەنەوە بۆ نمونە سەیرەکە نفوسی لەگەڵ نفوسی ئەو شخصە لەگە ئەو وێنەی کە لێی گیرا و مطابق نییە شکیان لێ هەیە ئەتوان ڕافزیکەنەوە کە جەماعەتێکی مختصر جاکتر پێدا بچنەوە. کەواتە ئەو دەڵام ئەو عملیە پێدوانیە کاتی زۆر بووە خۆی ئەو ئەمەلت و یەک جارایکەیت ئەوەی کە زۆر قورس بوو ئەنڕۆڵمنتە وەرگرتنی زانیاری لەو خەڵکە کە کۆت کردەوە لە شوێنێک نەخێر تۆ ئەتوان لە جاتی 7 کەس ئەگە زانم پێویستەکەت ئەیکەین بە 200 کەس بە 300 کەس. باشە کەشی دیتەنتریەکە. زۆرترین فەرمانبەر لە چ ناوچەیەکی هەرێمی کوردستان بوونە تاوەکو ئێستا؟ زۆرترین فەرمانبەر بە سەرێکی ئەو زانیار لێرە بکەین بەپێی
ئێمە بە پێی پارێزگاکان تاعاملمان لەگەڵ هەندێک پارێزگاکان مەسە شوێنەکان تریشی لەسەر بۆ نمونە پارێزگای سلێمانی زۆربەی ناوچەکانی کەرکووکشی لەسەر حساب بووە. ئەو داتای کە لە بەدەستی ئێمەدایە هەتا ئەو لە حەزەیە یان تا ئیمڕۆژ 369,202 کەس لە سلێمانی خوان تۆمار کردووە، 168,377 کەس لە دوهۆک و 319,283 لە پارێزگای هەولێر کەواتە سلێمانی لە پێشەوەی پارێزگاکانی دیکەوە بە 40,000 تاو لە حەزەیە. باشە. تا ئێستا باست نەکرد کەی تەواو دەبێت، ینی شتێکی وا دیاری کراو هەیە مانگێکی دیکە دەخایێنێ دوی دیکە ئەو تا ئاخری تا کۆتەی ئەو مانگەمە هەر خەریکی کۆکردنەوەی ینی مەجاالین بە ئەو کەسن خوان تۆمار نەکردووە لە کارتی مەدەنی خوان تۆمارکەن لە 1 تا ناوەڕاستی مانگی 4 بەڕای من ئەگەر هێزە ئەمنیەکان بتوان سەردانی بنکام بکەن بەو شێوەی کە خەڵکی مەدەنی هاتووە ماتوانین بە مانگێک مانگونیوێک ئەوانش تاواکەین. لە دوای ئەو مەرحەلەیە ئیتر تاو کاتە قۆناغی شیکردنەوەش دەستی پێ کردووە. ئیتر لە دوای ئەو فترێ هەر 2 مانگ 3 مانگی زیاتر پێ ناچێت کە هەموو شتەکان تەسیە بنەوە. مەرحەلە یەکەم 2 موچەی نایاسایەکان ناهێڵین. ئەوان هەر ئێستاش لە کاتی قسەکردنم نایمە بە هەزاران خەڵکمان هەیە لە سیستم پێش دێتە ئەنتری شار ئێستا بە فۆرمەکان دەزانین کام خەڵکمان هەبوو بە ئیمڕۆ داتاکەمان شێ کردەوە خەڵکمان هەیە پەنجەمۆری هی خۆیە بەڵام چاوی خەڵکی ترانی ینی ئەو فێڵان کردووە بەڵێ ئەوەش کراوە کە هاتوو من سەرەکەم تەتابوقی بایۆمێتری پەنجەکانی 100% مطابقە لەگەڵ ینی یەک کەس 2 پەنجەمۆری کردووە بەڵام چاوەکان لە ڕووی چاوەکان تەتابقی بایۆمێتریان هیچ نە کە سەری فۆرمەکانەکەی هەردوو فۆرمەکان ئی هەمان شارە ئی هەمان بنکەیە خەڵکێک هەبووە زۆر هەوڵی داوە لە پرۆسەکەش ساختەی بە باڵێ ئێستا ئەمە خەڵکمان هەیە نفوس تەزویر وێنێکی گرتووە بە جلی کوردی وێنێکتری هەیە بە قات و ڕیبات لەوێ بەڕێوەبەری پێشکەوتووە لە شوێنێکی تر شۆفێری سەرک شۆفیرانە لێرەش 2 میلیۆن نێرمەعاش وەرگرت لە شوێنی تریش 800,000 معاش وەرگرت ئەو کیسەش هەیە. کەواتە ئێوە ئیجرائات چ دەکەن کاری ئێمە وەکو فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاریەوە گرنگ ئەو پرسەرە گرنگە چونکە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژەی بە فەرمی سپاردووە بە بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت کا قوبات تاڵەبانی سەرپەرشتی پرۆژەکەات کا قوبات ئەو پرۆژەی لە ڕووی تەکنیکی و جێبەجێکردنی تەکنیک و تەکنۆلۆژیەوە بە ئێمە سپاردووە تیمێکیش کە سەر بەنووسنگەی بەڕێزیەتی سەرپەرشتی هینەکە ئاکاتنی لۆجیستی و تعامل لەگەڵ بانقەکان و تعامل لەگەڵ مۆزەفەکانەکات. کاری ئێمە وەکو فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری ئەوەیە کە هەموو ئەو داتانە کۆکەینەوە شیانەکەینەوە ئەیکەین بە مەلەفات بڕیار لەسەرەوەی ئەبێت چیان لێ بکەین لای سەرۆکاتیان تەنانەت ئەوانەی ساختەشیان کردو دۆسیان بۆ دەکەنەوە. ئێمە ماندەیتی ینی نوێنەراتی قەزایی لە ئێمە نیە دادوەری ئەبێت دادوەر بڕیان لێ بدەن کاری ئێمە نیە. ئێمە زانین ئەگەر لەمە پرسم من نەزانم کامێ 100% ئەگەر خۆم بم خۆ ڕەنگە ئیجراتی من تونترش بێ لە حکومەت چونکە بەڕاستی زۆڵمە لە خەڵکی ترەکەیت کە ئەو هەموو موچێ وەرەگری ینی 3-4 ئایلەیتر تۆ بێ موچەک. باشە تەخمینی چەند دەکەن تاوەکو ئێستا کە چەند کەسی بندیوار هەبووە لە ڕابردوودا موچەی وەرگرتووە بە بەلاش و 2 موچەی نایاسایش هێز ڕێژەیەکتان لە بەردەستە زەحمەت ئێستا بتوانم ئەو ڕێژەش بڵێم ئێمە ناڵین 100% بێگومان زەحمەتە بۆ ئێوە بەڵام بەرچاوڕوونیەکتان هەیە بەرچاوڕۆنیەکە هەتا وەزارەت چونکو زۆربەی دووموچەیەکان لەگەڵ وەزارەتی پێشمەرگا بێ بەراورد بگرن ئەوە ڕای من ینی ڕای کەسی خۆمە پێشوەخت پێشەوەی کە وەزارەت ئەمنیەکان تۆمارکەن چونکە زۆربەی ئەو خەڵکانەی کە دوو موچەیان هەیە یان بندیوارن موچەیەکیان لە یەک لە وەزارەتەکانی حکوومەتە ئەوەی دووەمی وەزارەتی پێشمەرگەیە کاتی خۆی هەر بارودۆخی کوردستانیش وە بە هەندێک جار حکوومەت خۆی لە بێسەر لەن ئەو کاتەی لە دۆخێکی وا بووە خەڵکی وا لێ کردووە کە مەس خەڵکێک بۆ لە وەزارەتێک بۆ بەڵام وەکو پێشمەرگایشی پێ کردووە لەوێش شتێکی وەرگرتووە دوای لەوێش بووتە موەزەف و لێرە شار موچەکەی هەرماوە کەواتە تا وەزارەتی پێشمەرگا نەخەمە ناو ئەو سیستەمەوە من ناتوانم ڕێژەکە بە بەڵام پێشتر باس لەوە کرد کە ینی ئێوە پێشببینی ئەوە دەکەن تاوەکو 1 میلیۆن موچە خۆر هەبێت لە هەرێمی کوردستان فەرمانبەر
بەڵام پێشتر لە کارتی مەدەنی بەڵێ بەڵام پێشتر باز لە ملیۆنێک و 400,000 موچەخۆر کرا ئێستاش ئەگەر بێت و ملیۆنێک و لەگەڵ 250 هزاری پێشمەرگەگەر تێکەڵکەیت و نزیکی ملیۆنێک و 300,000 بیت ئەوەیە کاوەزاری پێشمە باسکەت پاشەوە ئێمە لێرە باسی هین ئەوانە ناکەین تەلەبەکانی کە لە دەرەوەی وڵاتن ژمارێکی زۆر خانشینمانای کە لە دەرەوەی وڵات دانیشن ئەوانە جارە ژمارەکان بە دروستی دیار نییە ینی کۆی گشتەکەی ئەو کات دیارە بێت کەوانە هەموو خوان باش کۆی گشتەکە ئەو کات دیار دەبێت زۆر کەس پێی وایە ئەو پرۆسەیە تەنیا لە خزمەتی حکوومەتدایە بەڵام بۆ فەرمانبەر بە پێچەوانەوە بە پێچەوانە ئەگەر بێت و فەرمانبەر بە پێناسەی ئەوەی کە موچەخۆری ئەو حکوومەتەیە کارێک بۆ حکوومەتاکات و لە شوێنێکی تر موچەی نییە لە دارێکی تر لە وەزارەتی موچەوە ناگرێت ئەو پرۆسە واکات ئەو پارەی کە لی ئەسەندرێت یەکەم شێت حکوومەت بۆچی ئێستا پاشەکەوت دەکات حکوومەت بۆچی ئێستا موچەی پێنادرێت چونکو لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ئێستا کوردستان گە وڵات بووە بە 5-6 میلیۆن نەفرێک کە هەمانە ملیۆنێک و 400,000 کەس لەسەر حکوومەت بیانجێنێتن ئەو زۆر زۆرە ئەو ژمارەیە کەواتە پارەیەکی زۆری حکوومەت بودجێکی زەبەلاهی ئەو حکوومەتە لە جەتی ئەوەی کە بچێتە کەرتی چاکردنەوەی وڵات کاراکردنەوەی کاتی تایبەت دروستکردنی اقتصادی وڵاتە ئاچێتە مانگانە تەنیا بۆ موچە ئەڕوات ئەگەر بێت و ئەو موچەیە کە نایاساییە بگەڕێتەوە کاواتە حکوومەت ئاسانتر ئەتوانێتن ئەو موچەیە بدات بەو کەسانە کە پێویستیان پێێتی بەڵام گەشتبینن بەوەی کە پارەیەکی زۆر دەگەڕێتەوە سەر خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە بە دووسێ سەبەبش یەکەم شێت هە لە مەرحەلەی یەکەم ئەوانەی کە نایاسایین و ئەوانەی کە پاران بەغەدر بردووە لەن قەتعکەیت کەواتە پارێکی زۆر بۆگەڕێتەوە هەر لەوێ ئەو موچانە نادەیت لە جاتی و ئایدێتی بە کەسێک کە پێویستی پێێتی دووەم شێت تۆ ئەبێ خاوەن هەندێک سیستەمی ئەلکترۆنی کە بەڕێوەبردننی کارەکانی حکوومەت لەمە دو بە شێوازکی ئەلکترۆنی ئەەکەیت کاراسانیەکەی بۆ خەڵک بۆ نمونە ئەگەر هەموو خەڵکمان تۆمار کرد مەبەستە تۆمارکردنەوەی کە هەر کەسێک ببێتە خاوەن ژمارەیەکی تایبەتی کەسی وەکو سۆشەل سکیوریتی نامبەری ئەوان کە لە دەرەوە باسەکەن ئەو ژمارە تایبەتە کەسیە کە ئەبێتە ناوی ئەلکترۆنی ئەو شخصە لەسەر ئەو ژمارە تایبەتی کەسیە کە من دڵنیام لە سیستم دووبارە نابێتەوە دڵنیام کە ئەو شخصە دووجاربوونی نییە من ئەتوانم ژمارە حسابێکی بانکی بۆ دروستکەم من ئەتوانم موچەی بخەمە سەر ئەو ژمارە حسابەوە من ئەتوانم حتانانەت ڕێژەی پاشەکەوتەکەشی هەلەوێ بۆ دانم پێی بڵێم تۆ 2 میلیۆن تیا مانگە ئەتوانی 500,000 بە کاش وەرگری ئەویتری وە کوڕاستیت ئەیبین لەسەر حسابی خۆتە مانگی تر ئەوە ئەبێ بە 3 میلیۆن تۆتانی 500 کەش وەرگری ئەنی ئەوە شەفافێت و کاراسانی دروستکات بۆ حکوومەت کاش فلۆ مانێژمنت ئەو هەموو پارەی کە لەو حکوومەتیەت و ئەڕوات ئەو هەموو خەڵکە پێمانوە بێت و ئەتوانی مانێجی ئەوە بکەیت کە ئەو پارەیە پێویست ناکاتن بە کاش بێت و بڕوات هەنێک لەو هاتوو چۆنە لە نەلاو ترانزەکشنە بن بە ئەلکترۆنی هەم کاراسانیە بۆ خەڵک نی لە ڕووی حکوومەتەکەت کارەترە بێتەوە ئەو خەرجیانێکی ئەیکات لەوەی کە ئەو پارێ بینە و لەوێ ترانسپۆرتی کە ئەو هەموو ئەو تایبەتمەندیانەکان سیستەمی بانقیش لەو بوارەدا زێدەتر ینی بەڵێ دەبێتە بەرنامەی کاریان ئەو دێتابیسەکە ئێمە دروستیەکەین ئەساسی خزمەت گوزاریەکانی ئەلکترۆنیە کە حکوومەت پێشکەش بە موچەخۆر لە مەرحەلەی یەکەم دواتر بۆ هەموو هاوڕاشیانە بۆچی ئێمە ئەوەندە دڵنیابین کە ئەو پرۆسەیە سەرکەوتوو دەبێ لە کاتێکدا لە پێشوشدا لە ئەنجومەنی وەزیران پرۆژەی لەم شێوەیە هەبووە ینی سەرکەوتوش نەبوو دەرەنجامێکی ئەو تۆی نەبوو ئەتا ئێستا لە کوردستان پرۆژەیەکی لەو شێوازە نەبووە ئەوەی کە جەنابەت باسەکەی ئەکید باسی پرۆژەی ئایدی کارتی حکوومەتەکەی کە دروستکردنی کارتە ئەمە لەرە باسی کار ناکەین ئەتوانین لە کۆتای پرۆسە بۆ ئەو خەڵکە کارتیش دروستکردن گەر پێویستە بەڵام کات گرنگ نییە ژمارە تایبەتی کەسێکە گرنگە هەتا ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنێک نەبووە کە دە پەنجەمۆر و دوو گلێنەی چاو لە فەرمانبەرانی خۆی وەرگێتن تەتابقی بایەمێتیان بۆ بکات هەبووە لایەن هەبوو مەسەن کارتی دروست کردووە یان سیستەمێکی ئەلکترۆنی هەبووە بۆ هاتوو چۆی فەرمانبەرانی خۆی کە پەنجەمۆرکی بەستی بکەنەوە پەنجەمۆرکی بەستی 150 بایۆمێتری نییە ئەو زۆر زایفلەوەی کە بتوانانی لە دێتابێسێکی حەجمی گەورە بەکاربین ئەوەی کە ئێمە کردومانە ئێمە حسابی زیاتر لە 100 میلیۆن کەسەکەین بۆ داهاتوی کوردستان ئێوە حیسابی ئەوەتان کردووە کە ئاسایشی فەرمانبەر لە ڕووی زانیاریەوە بپارێزرێت ئەو پرسیارش پرسەرکی زۆر گرنگ و لە جێی خۆیتی زۆر سوپاسی جەنابش دەکەم کە پرسیارت کرد
لە عێراق و لە هەرێمی کوردستان هەرچەندە هیچ یاسایەک نییە کە تایبەتی باسی هەستیاری زانیاری بایۆمێتری و تایبەتمەندەکانی بایۆمێتری مرۆڤێک بکات لە وڵاتانی پێشکەوتوو هەیە بایۆمێتریک ئاکت هەیە ینی قانونیان لەسەر دروست کردووە بەڵام ئێمە ئەو شروطە لەسەر خۆمانی تەطبیقەکەین لە ڕووی پاراستنی زانیاریەکان و تایبەتمەندیەکانی ئەو زانیاری و هەستیاریەکەی وەکو وایە لە وڵاتێکی ئەوروپی بژین هەموو مەرجەکانی سکیوریتی و هەموو مەرجەکانی پاراستنی ئەو زانیارە کە ناتوانانی بە هیچ شوەیەکە ڕابتی ئەو شخصی بکەیتەوە جارێکی تر لەلایەنێکی دەرەکیوە پارێزراوە ئەو دڵنیایش دەمە خەڵکی کوردستان کە لەو لایەنەوە ئەمە زۆر بە هەستیاری تامل لەگەڵەکەین و زۆر ئاگاشمان لە بەرپرسیاتی خۆمانە بەرامبەر بە خەڵکی خۆم. باش تاوەکو ئێستا ژمارەیەکی بەرچاو لە فەرمانبەران ماوە ناوی خۆیان تۆمار نەکرد بێت لە پرۆسی بایۆمەتری بۆ ئەوانەی نێن چی دەبێت؟ زۆربەی خەڵکی بلا بە پێچۆنە زۆربەی خەڵک خۆی تۆمار کردووە مەجموعەیەکی کەمان کە بە هەر هۆیەکە نەیانتوانیوە هەندێک لەو هۆیانە هۆی لە جگای خۆن ئەو هەیانە هەندێکیانان ئەو هەیانە تاوانین بۆ نمونە خەڵکمان هەیە کە ناتوانێت بجوولێت لە ماڵەوە کەوتووە بۆ ئەو خەڵکە ئێمە تیمی مۆبایل دروستەکەین لایکی سێ بەولاوە ئەو تیمە مۆبایلایان ئەمە سەردانی ئەو خەڵکەکەن لە دهۆک دەستان پێی کردووە لەمڕۆوە ئەو خەڵکی کە معاوەقە ئەو خەڵکی کە ناتوان لەمەرەوە دەرچیت خۆمان سەردانیکەین ئەو کەسانەی کە بێ ئەوەی کە هیچ بیانوویکی پاساوێکی لە جگای خوانیان هەبێتن نەهاتوون ئەوە مشکلی ئەبێ بە مشکلی خوان دواتە تۆمارەکرێنەوە بەڵام ئەبێ ئاریزە بنووسن و ڕوون بکەنە بۆ نەهاتوون و لە یەکی سێ بەولاوە ماشەکانە نەک قەتع دەکرێت فریز دەکرێت ئێمە لە یەکی سێ بەولاوە ئەوەنێکی خوان تۆمار نەکردووە ئێمە تۆماریان ناکەین خەڵکەکەی و کێشەی نەبیتن تۆماریان ناکەین یعنی پرۆسەی تۆمارکردن بەو شێوازێکی ئێستا هەیە ئەگۆڕدرێت ئێستا ئەمە 73 بنکەمان هەیە لە هەموو کوردستان 243 تەرمینال ئیشەکات لە دوای یەکی سێ پێشمەرگەمان کە تەواو کرد ژمارەکان کەمە بێتەوە ڕەنگە مەسەن لەمە لە دۆک 2 تەرمینال بینەوە لە هەولێر سێ چوارێک و لە سلێمانی سێ چارەک و دێتای ئەو دێتای کە لەو تەرمینال دێت وەکو ئەو دێتایی کە پێشێکی سێ هاتووە تەعامل لەگەڵ ناکرێت دێتای پێشێکی سێ ئەولەویەتی هەیە ئەو پرۆسس ئەکرێت ئەوانە تۆماریانەکەین بەڵام کەی ئەوانە تەواو بوون ئەو کاتیوان داخل ئەو سیستێما بن ئەوانەی تاوەکو ئێستا ماون هیچ ڕێژەیەک هەیە کە ژمارەیان چەندە نەهاتوون ناوی خۆیان تۆمار نەخێ ڕێژەکە دیار نییە بزە بدەش لە بەرخاتری ئەو پرسیارەیە کە ئێمە سیستمە دروست دەکەین بۆی بزانین چەند موچە خۆرمان هەیە وکێن ئیستنتاج بەرهەم چی بۆ تاوەکو ئێستا ئێوە لە ڕابردوودا کۆمەڵێک زانیاری هەبوو پرۆسەکەتان دەست پێ کردووە چەند مانگێکە ئیستنتاج چییە دەرەنجام چی بۆ تا ئێستا ئێستا پێش ئەوەی کە تەنانەت ئەمە دەست بە قۆناغی شیکردنەوەی دەقیقی و قوڵی دێتاکە بکەین هەر لە تۆمارکردنەکەەوە ئێستا ئازاین چەند وحدە حسابیمان هەیە چەند ژمێریارمان هەریکە لەوانە چەند موچەخۆری هەیە چەند لەو موچەخۆرانە خوان تۆمار کردووە ئەو موچەخۆرانە چۆن دابەش دەبنە سەر وەزارات و دامدەستگانی حکوومەت ئێمە ئەو ستاتیستیکە کە ئێستا تەنیا لە تۆمارکردن هەمانە ئەو ستاتیستیک و داتەیە حکوومەت 20 ساڵە نەیبووە کەواتە دەزانن چەند دکتۆر هەیە چەند مامۆستا هەیە چەند ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو کاتێک کە بەشی HR یعنی میلاکاتی دایرەکان چونکە ئەو زانیاری سەشەهادان مختصە بە جهاتێکی ترەوە ئەوەی کە ئێمە دروستەکەین پێڵێن ئایدنتیتی مانجمنت سیستم کە ئەو دێتابێسای دروست کرد هەر جیهاتێک و زانیاری خۆی ڕەبتەکات بێ ئەوەی کە مەجبور بێت تۆماریان کاتەوە بۆ نمونە من کە بووم بە خاوەن ژمارە تایبەتی کەسی خۆم با بڵێن 73 ئیتر وەزارەتی خوێندنی باڵا پێویست ناکاتە من تۆمار کاتەوە تەنها چیە کات ئەڵێ 73 ماجستێری هەیە لە کۆمپیوتەر ساینس ماجستێری هەیە لە ئینفۆرمیشن تەکنۆلۆژی ئادەدەی لە فلانە شوێن خوێندووە ئەوە ئەبێت بە دێتابیسێک کە سەر بە وەزارەتی خوێنی باڵایە بەڵام زانیار بنەڕەتیەکان لای ئێمەیە وەزارەتی سەحا ئەڵێ 73 نەخۆشی شەکرەی هەبووە لە فلانە تاریخ فلان دەرمەن لە فلانە شوێن وەرگرتەوە کەواتە ئەوە ئەبێ بە ئاساسێک ئەوانە بتوانن ببن بە خاوەنی خزمەتگوزاری ئەلکترۆنی تایبەتی خوان زۆر باشە تا ئەوانە بێت ئەو دروست نابێتن وەڵامەکەی پرسیارشت لە قۆلە و قۆناغا دەدرێتەوە زۆر باش باست لە یەکی سێ کرد کەواتە لە مانگی سێوە
موچە بە شێوەی بایۆمەتریدا بەش دەکرێت بە پێی ئەو سیستەمە؟ نەخێر لە یەکی سێوە ئەمە خەڵکی تر تۆمار ناکەین لە یەکی سێوە ئەو دێتای کە هەمووی تۆمارکراوە دەست بە قۆناغیشیکردنەوە دەکرێت بە قوڵی ئەوە دێتانتری بۆکرێتن و لەجانی ئەو لەجانێک کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دان دەمەزن لێ دەکۆڵنەوە ئەو فۆرمانە هەندێکیان ڕافزەکرێنەوە هەندێکیان پوچەلەکردنەوە هەندێکیان ئەجراتی قانون لەگەڵ دەکرێت هەندێکش ئماژبکە زۆرشیان ئۆکەی دەکرێن کە باش لەو کاتە بەولاوە بۆ نمونە لیستی خەزینەیەک یان ژمێریارەیەک بۆ نمونە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەو لەحزە بەولاوە ئێمە پێشوەخت لیستەکان بۆ حازرەکەین ئەڵێن وەحدەی ژمێریاری ئەنجومەنی وەزیران ئێوە مافتان هەیە کە معاشی ئەو خەڵکە ئەوەی کە لەو لیستە هەیە بەو ژمارە تایبەتیە کەسیانەوە بدەن هەر کەسێک لەسەر ئەو لیستە نەبێت تۆ مافت نییە معاشی بیتێ یعنی کەسێک خۆی تۆمار نەکردبێت لەو لیستەی ئۆتۆماتیکیان نابێتن باش ئەو قۆناغی یەکەم قۆناغی دووەم کە پێشکەوتتر لە هات سیستەمی ژمێریاری ئەلکترۆنی ئەبەسرێتەوە بەو دێتابیسێکە ئەمە هەمانەن ئۆتۆماتیکیان بێ ئەوەی کە پێویستکە مێشتیان بۆ بنێرین ئەبێ لە بەشێک لە شێوازی دامەزراندن خەڵکی کە نوێت تاینە بێت ئەبێ خۆی تۆمارکە زۆر کەمماوە بەڵام دوو پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بدەیت تۆ پرۆسەی تۆمارکردنی ناوی پێشمەرگە و ئاسایش کەی دەست پێ دەکات و دوا پرسیارشم ئەوەیە ئەمە دەبێتە هەنگاوێکی سەرەتایی بەوەی حکوومەت بە ئەلکترۆنی بکەن لە یەکی سێ بەولەوەوتم هێزە ئەمریکان دەست بە تۆماریان دەکەین کەوتە پێشمەرگە و هێزە ئەمریکان لە یەکی سێ بەولەوە بە فەرمی فۆکوس لە سەروانە بێتن ئەو ئیشەی ئێمە ئەیکەین ئەساسی حکوومەتی ئەلکترۆنیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان حکوومەتی ئەلکترۆنی خۆی لە چەند سەکتەرێکە بینتەوە خزمەتگوزاری حکوومەت بۆ حکوومەت خزمەتگوزاری حکوومەت بۆ خەڵک و خزمەتگوزاری حکوومەت بۆ کۆمپانیەکان و کاری تایبەت ئەو کارێکی ئێمە دەکەین خۆی لە خۆنەغی خزمەتگوزارەکانی حکوومەت بۆ حکوومەت دواتر کردی تایبەتیش دواتر هاوڵاتیان کردێبێت بەڕێز هیوافەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان زۆر سوپاس زۆر سپاس بۆ میوانداری بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەتە بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەڵام ئێستا دەچینە ناوبڕێک و کەمێکی دیکە دۆسەی ئەم تەوەرە دەکەین بڵاوتان لێبێت بەڕێزان تەوەری دۆمی باسی ڕۆژ پەیوەندیدارە بە شرۆڤەکردنی پەیوەندیەکانی ئێستای نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز عومەر نورەدینی چاودێری سیاسی و پەرلەمانتاری پێشوو لە پەرلەمانی کوردستانمان کردووە لە شاری دهۆکەوەش سامی ئەتروشی پەرلەمانتاری پێشووی عێراق ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت سەرەتا بەخێر هاتنی هەردوو میوانە بەڕێزەکەم دەکەم پێم باشە بەڕێز نورەدینی لە بەڕێزتانەوە دەست پێ بکەم بۆچی لە ئێستادا هاوپەیمانی نیشتیمانی داوا لە هەرێمی کوردستان دەکات پرۆسەی سربەخۆیی دوا بخات ئەگەر سیر بکەین لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بە تایبەتیش 10 ساڵی ڕابردوو عێراق پرۆسەی سیاسی عێراق بنیادنانەوەی دەوڵات جێبەجێکردنی دەستوری عێراق لە ڕاستیە تووشی شکالێت و گرفتی گەورە بووە لە ئێستاە بە تایبەتی دوای ئەوەی کە داعش لە ڕووی سەربازی و ئەمنیەوە لاواز دەبێت و حکومڕانەتی و زەوی و دانیشتوان لە دەست دەدات قۆناغێکی تازەی سیاسی لە عێراق دەست پێ دەکە کە لە بەردەم ئەگەری گەورەدایە بۆیە لەوێوە شیعە بە تایبەتیش تحالفی وەتەنی دەیان هەوێ خۆیان بۆ ئەوە ئامادە بکەن بە تایبەتیش سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت ئەوان تێگەیشتون لەوەی کە قوارەی سیاسی هەرێمی کوردستان کامل بووە لە ڕووی سەربازیەوە کامل بووە لە ڕووی ئابوووریەوە کامل بووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ستاتۆ و پێگەیەکی نێودەوڵەتی و مەبەسم پێ ئەوێ لە ڕووی دیبلۆماسی و پەیوەندی دەرەشیەکانیەوە و هەروەها ویستێکی سیاسی و ئیرادەیەکی سیاسی هەیە هەم لەسەر ئاستی ئەحزابی سیاسی هەم لەسەر ئاستی شەقام بۆ ئەوەی کە بازنەی فیدرالی لە پەیوەندی نێوان هەولێر و بەغا تێک بشکێندرێ بە دەربڕینێکی تر ئەوان لەوە تێگەیشتون کە لە قۆناغی تازەی سیاسی عێراقا ویستێک هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا لەسەر بنەمای تازە لە چوارچەوەی فۆرمی سیاسی تازە کە فدرالی تێپەڕێنێ ئەم ویستە هەیە
بۆیە دەیان هەوێت کە ئەمە بوەستێنن و لە وەرەقەکەی ئەوانیش لە وەسیقەکەی ئەوان کە ناوێن لێناوە ئاشتەوایی نیشتیمانی و تاریخی یەکێک لە ئامانجەکانی من پێم وایە ئەوەیە کە هەوڵدەدەن کامەڵبوونی سیاسی هەرێمی کوردستان یان سربەخۆیی سیاسی هەرێمی کوردستان لە ڕووی لە هەموو بوارەکانەوە بوەستێن و پێشی پێوەگرن چون دوای بخەن دوای بخەن باش پێ دوایە ئەو تێگەیشتنە یاخود ئەو پرۆژەی کە ئەوان هەیەیان پرۆژەیەکی خۆماڵی عراقیە یاخود هاوردەی دەرەکیە لە ڕاستیدا عراق بە تایبەتی وەکو دەوڵات وەکو ئەوی پێی دەگوترێ دروستکردنی بڕیاری سیاسی و هەڵوێستی سیاسی و حکومڕانیەتی سیاسی لە عراقا لە بەغا بە تایبەتی سربەخۆ نییە لەژێر کاریگەری و کاراکتەری تری دەرەکیدایە بە تایبەتیش بە دەربڕینێکی ئاشکرا و ڕوون کاریگەری ئێران لەسەر پرۆسەی سیاسی و لەسەر حکومڕانەتی لە عراق و لەسەر نەخشەی سیاسی عراق و لەسەر دروستکردنی بڕیاری سیاسی عراق بەوازحی بەڕوونی هەیە بۆیە ویستێکی شیعەکان بۆ ئەمە هەیە بە تایبەتی کە سەیری وەسیقەکەیان دەکەی مەبەستیانە کە بە هەموو شێوەیەک دژی ئەوەن کە عراق بەرەو دابەشبوون بڕوە دژی ئەوەن ئەوەی کە هەوڵ بۆ هەڵوەشانی عراق بدرێ یان بە دەربڕینێکی تر زۆر جەخت لەسەر یەکگرتووی عراق و وەستانەوە دژی تەقسیم دەکەن سەبارەت بە زەڕورەتی ئاشتەوایی نیشتیمانی لە ڕوانگەی زۆرینەی شیعەکانەوە ئەڵبەتە ئەو وەسیقەیەش تعبیر لە هەموو ویستی شیعی سیاسی ناکە بەڵام بە تایبەتی حزب لایەنە سیاسەکانی ژێر چەتری تەحالوفی وەتەنی بەڵام پەیامێکی گرنگیش دەدا بەوەی کە شیعەکان ینی ئاشتیان دەوێت بۆ هەرێمی کورد بەڵێ مەبەستم پێ ئەوەیە بەڵێ لە ڕێگای دەیانەوێت لە ڕێگای دیالۆگ و لە ڕێگای گفتوگۆچ کە لەو مەبادیئانەی کە لە وەسیقەکەی خۆیانە ئاماژیان پێداوە یان ئەوان قبولیان کردووە تاکی لەسەر فیدرالی دەکەنەوە تاکی لەسەر حیوار دەکەنەوە تاکی لەسەر تەسامح دەکەنەوە بەڵام لە ڕاستیدا ئەمانە هەمووی وشە و دەربڕینی ئیتر قەبە و فش و فۆڵ و ڕۆمانسیانن کەواتە هەوڵ لەناو پرۆژەکەیاندا ئەوەی کە لە ڕووی سیاسیە واقع بینانەیە ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە گزارشت لە دیدگای سیاسی شیعەکان بە شێوەیەکی واقعیانە دەکات چەند خاڵەکە یەکێکیان ئەوەیە کە پێش لە دابەشبوونی عراق و سربەخۆی هەرێمی کوردستان بگرن دوو ویست و بەرژەوەندی و ئیرادەی سیاسی شیعە بە شێوەیەکی هەژمونکرا و لەسەر عراق بهێڵنەوە و پێگەی خۆیان لە قۆناغی تازە سیاسی عراقا بەهێزکەن و بە شێوەیەک لە شێوەکان دوای ئەوەی کە ڕەوتی بە شیعەبوونی سیاسی لە بەغدا هاتووە پاشان بەرەو جوگرافیای سونە بەرەو هەرێمی کوردستانی زۆر باشە دیارە ینی ئەمە دەکرێت بە زمانی سەربازیش شیعەکان بتوانن ئەو ئامانجەی خۆیان بپێکن ئەم پرسیارە لە بەڕێز سامی ئەتروشی لە دهۆکەوە پەرلەمانتاری پێشوو لە پەرلەمانی عراق دەکەم بەڕێز سامی ینی ئەگەر بگەڕێینەوە چەند مانگێک بەر لە ئێستا بەغدا موچەی بودجەی هەرێمی کوردستانی بڕی بەغدا هاری کۆسپی دروست دەکرد بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە هاریکاری بگات بە هێزی پێشمەرگەی کوردستان هاریکاریەکانی نێودەوڵەتی و تەنانەت مالیکی و ئەمسالی مالیکی ژناوە ناوە هەڕەشیان لە پێشمەرگە دەکرد لەو ناوچانە بکشێنەوە کە ئازاد کراون ئەم زمانە نەرمیەی ئێستایی شیعەکان بەرامبەر بە هەرێمی کوردستان ینی لە ماوەکی کووردا و گۆڕانکاریانە بۆچی دەگەڕێنیەوە بەڵێ پێشێ سڵاو ڕێز بووتە و بینەرێن کەی 24 و هەر ساژیل ئەمەری سڵاو ڕێز بوویژینە بدیتنامن ئەم دوو مەلەفن دوو فۆلدەرن ئەمژێک جدا بکەین ئەو بابەتی تا ئاماژە پێگیری وەکو مالکی وەکو تەوەجهها مالکی بگشتیر و حەشدا شعبیژی گەلێک جارم داخویانی و تەسریحاتێت وات بینین دژی هەرێما کوردستانێ ئەف پێنگاڤا بەڕێز عەمار حەکیمی هاوێتی و هاتناوی و بۆ هەولێرێ دیتنامن ئەو یا جدایش بێ بابەتی ئەم بەحەسکەین عەمار حەکیم ڕۆژە ئەول هاتیان یاسین ئەو و ئەنجومەنێ برندێ ئیسلامی تێتان یاسین کو مەجلس عەلی ئیسلامیە
اشکاوندا هەواڵێت سەرەکیت کوردات ناف شیعادا ئەف بەڕێزەیە ئەمار حەکیمە و کۆمەڵە خۆوان جەمع خۆ گشتی واتە دیتنامن هاتناوی نە تشتێکی نییە نەرماتیاوی لەگەل کوردستانی لەگەل هەرێما کوردستان گشتیژی و گەل حزبولایەنên کوردستانی هەر بەردەوام هۆسایە نەرم بووە و هەوڵدایەک و مەنێزیکی ئێک بکەتن و کێشێت گەل بەغدا چارەسەر بکەتن ڕێکا ئاشتیە و ڕێکا دانوستاندنێ ئەوە ڕیدای بەری نوکەوە کو تاماژە بکری بەڕێز مالکی یان حتا حەیدەر عەبادی دیتنامن تەمثیلا عەمار حەکیمی ناکەن ئەڤەش لایەکیڤە لایەکا دیڤە خواندنا من بۆ ئەو پرۆژێ عەمار حەکیمی پێشکەشکری جارێ ئەو پرۆژە کاک عومەر گەلێک سەر ڕاوەستیە کو دژی کوردستانیە و دژی هەرێما کوردستانیە وەکو ناڤەڕۆک بیت ئەم جی هۆسا بخوین وەکو کورد ئەو سەربەخۆیامەت وێتن ئەکید ئەو ئاماژە پێ ناکەن و گەل هەندێنەک و دانوستاندن پێ نەکردن بەس ئەمش بیر نەکەن وا جادەکە خۆیە هەی جاداوە شیعی قبیل ناکەتن بێتە هەولێرێ بێشتن ئەستەر چاوە ئەزل گەلوەمە و سەربەخۆیا کوردستانی ڕاگەهینن ئەشلایەکی دیڤە وەکو ئاماژە پێگیری ئەو پرۆژە ئەسلی پرۆژەی یا ئاشتەواییە نیشتیمانی یا پێشکەشکریە بۆ سناب زڤڕینتەڤە ناف گۆڕەپانە سیاسی و کار پێ بکەتن نە دژی کوردە هاتیە بکار ئینا باشە دیارە خواندنامی پرۆژەکە جدایە ڕاستە گەل بۆ چۆنتمەنینن بەس پرۆژەکە پرۆژەی تەسوەیە کە دەخوازن ینی سونە و کورد لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتو بمینێنەوە بەڵام ینی بەڕێستان ئاماژەتان بەوەدا کە سیاسەتی مالیکی لەگەڵ عەمار حەکیم جیاوازیەکی هەیە بەڵام ئەوە بە بیرجەنابەت دەهێنمەوە کە پێش ئەوەی عەمار حەکیم سەردانی هەولێر بکە دیارە سەردانی تاران و سەردانی عەمانی پایتەختی ئوردنیشی کردبوو ینی زۆر جار دەگوترێ شیعەکان دوو بژاردەیان لە بەردەستە یەکێکیان زمانی سەربازیە ئەوەی دیکەش زمانی گفتوگۆ و ئاشتیە هەر بۆ ئەوەیە کورد دەستبەرداری پرۆژەی سربەخۆیی خۆی بێ تمام ez gelteme وەکو شیعە ez دیتنا من حتا ez bînim gemeke yariyeke têtekirin wekî te gotî destekê derekî jî gel heye ez gelteme vê hemiyê gotişêtin layenekî hinde carayê givaşnê Herêma Kurdistanê biketin û ya serbazî bikarbîntin û layekî dî jî wekî me gotî bi danostandina û bi nermî gel Kurdistanê biravgehîntin. Bez dê her zivirim amaje pindêkem bîra bînme ve berêz serokê herêmê jî amaje pindê kiriye dema em zivirîn heta biryara serbexûya Kurdistanê jî bideyn em pêtivî danostandinekê el gel Bexda ne em dê şerî û serbaziyê gel Bexda kên dem halêkên danostandinekê bikin dîtna min ev hatina Emar Hekîmî bila em canibekî îcabî û ya pozitif jî bixwînîn madem ew hatîne vêrê û rastewxû jî gel hatiye behezkirin babetê serbexûya Kurdistanê tenê daxwaziya ev bûye ku vî demî da dem nê wekî bin demekî hestiyare ne demekî sanehîye em nuke gelwe bîn bû vî babetî pîçekî dua bêxin dîr bêxin ne menaye ew ew dijin ne gotî em dijî serbexûya Kurdistanê ne êk rast e wekû daxilî bêjîn boçûnê wa ez gelteme ne bes Emar Hekîm yek layenê şîî yek layenê sunnî el gel Kurdanî ne ku serbexûya Kurdistanê biragehînin belê babetê ez siyasî da ku me gotî bila min dek xalab deyne berçavêt xwe em Kurdîn em daxwaziya serbexûyê dikeyin û rijdîn ser hindê bes ewa jî waca daxoya heye helbijardin nêzîkin eger Emar Hekîm hatiye Hevlêrê yekser razamendiya xwe diyar kir ba serbexûya Kurdistanê tesewwura hindê bike da gorepana şîî çi lê hêtin beramberî Emar Hekîmî û dengê wî ku nêzik helbijardin têne kirin wate Emar Hekîmî dîtnan bila em îcabî bixwînîn xwandina wî hatina wî bo Hevlêrê neya selbî ya hemî cara em negatif sehkeyne hat زۆر باشە بەڕێز عومەر ینی لە ڕابردوودا ئێران لەسەر زاری فەرماندە سەربازیەکانی بە ئاشکرا باسییان لەوە دەکرد کە ئەوان لەگەڵ سربەخۆی هەرێمی کوردستان نین بەڵام وەک خۆت دەڵێیت ینی بیرۆکەی ئێران پرۆژەی ئێران لەوانەیە ئەو پرۆژەی عەمار حەکیمیش گرێدراو بێت بە پرۆژەی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان بە لە ڕێی ئاشتیەوە گفتوگۆ بکەن پێت وایە سیاسەتی ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان گۆڕانکاری تێدا کەوتووە من پێمانییە گۆڕانکاری تێکەوتی بێ ئەوان نیان شاردوتەوە بەڵام ئەوان ئامادەن دەڵێن فیدرالیش نەبێ با کۆنفیدرالی بێ لەسەر ئاستی ڕسمی ئەوان گزارشتیان لەوە کردووە لەگەڵ بە دەوڵەتبوونی هەرێمی کوردستان و سربەخۆی هەرێمی کوردستان نین بەڵام لەگەڵ ئەوەن کە لە چوارچێوەی فیدرالیە ئەوەی کە ئێستا هەیە بمێنێتەوە سەقامگیری هەرێمی کوردستانیشان بەلاوە گرنگە بەڵام
هەندێشت گرنگە لێرە قسەی لەسەر بکەین یەکێکیان ئەوەیە کە فعلا مەسلەی حیوار و گفتوگۆ زۆر باشە و کە بەڕێز ئەمار حەکیم دێت بۆ هەولێر و کۆبوونەوە دەکات لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم و لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان کارێکی زۆر باشە ئەمە دەبێ هەوڵ بدەین کە ئێمەش خۆمانی بۆ حازرکەین بەڵام خاڵێکی گرنگ هەیە کە دەبێ باشتر ڕاشکاوانە قسە لەسەر بکەین قۆناغی ئەوەی کە ئێمە لە ڕابردوودا و لە تەریخدا بە پێی ئەو لۆجیکە تەریخی کە لە ڕابردوودا پەیوەندی نێوان شیع و کوردی گەڵاڵە دەکرد و یەکی دەخست کەویش دوژمنێکی هاوبەشمان هەبوو هەروەها جۆرێک لە ڕوانگەی مەزهەبیانەی ئایدیالیستانە سەبارەت بە مافەکانی کورتە بوو ئەم قۆناغات تەواو بووە ئەوەی ئێستا حکم لەسەر بازنەی شیع لە عراقدا کە دەکا و ڕوانگەی ئەو و هەڵوێستی ئەو بەرامبەر بە هەرێمی کوردستاندا دەڕێژێ بەرژەوەندی ئەوانە ویستی ئەوانە ئیرادەی ئەوانە لەو چوارچێوەیەدا ئەوان لۆعبەی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستان دەکات بۆیە دەبێ ئێمە گرنگە ئێمە دیالۆگ نابێ ڕەت بکەینەوە بەڵام تۆ سەیر بکە کە باس لە زەرورەتی تەسویەی تەریخی و ئاشتەوایی نیشتیمانی دەکەن دەڵێن بۆچی بۆ بنیاتنانی عراقێکی بەهێز تا توانای هەبێ هێزی هەبێ لە ڕووی تەحەدیاتی ئیرهاب و تەقسیم بوەستێتەوە دوای ئیرهاب یەکسەری تەقسیمی هێناوە واتە تەقسیمی عراقی خستۆتە حکم و خانەی ئیرهابەوە ئالێرەدا دەبێ ئێمە حساب لەسەر ئەم گزارشتە و ئەم چەمکانە بکەین بۆیە حیوار دەکەین گفتوگۆ دەکەین بەڵام لێرەدا گرنگە وەکو باسمان کرد ئەو ڕوانگەی کە ئێستا شیعەدەی هەیە گفتوگۆی پێ لەگەڵ هەرێمی کوردستان بکە جیاوازە لەگەڵ هی 2005 جیاوازە لەگەڵ سەردەمی دەستوری عراقی جیاوازە لەگەڵ هی 4 ساڵ پێش ئێستاش جیاوازە لەوەی کە وەکو ئاماژەم پێدا ئەوان ئێستا لەباری سیاسیەوە پێگەیان بەهێزترە لەباری سەربازیەوە وا داعش لاواز دەبێ و ئەو دوژمنە خەریکە و دوژمنە هاوبەشە کۆتایی پێدێ بۆیە بە ژێرەی بەرژەوەندی خۆیان دەیانەوێت هەیمەنەی سیاسی هەیمەنەی سەربازی خۆیان لە تەواوی عراقدا جێگیر بکەن و بیسەپێنەوە لەو چوارچێوەیەدا مەربە ینی ئەو پرسیارە بکەم ینی لێرە هەرێمی کوردستان وە خۆت باس دەوە کرد خاوەنی ئابووری خۆیەتی خاوەنی پێگەی سیاسی خۆیەتی کۆمەڵێک فاکتەر هەیە کە دەوڵەتی لەسەردا دروست بکرێت عێراقێک کە لە دەستی شیعەدا بێت بە سوننەیەوەش ینی چ پێویست دەکات شیعەکان بیر لەوە بکەنەوە ناوچەیەک وەکو هەرێمی کوردستان ئەوەندە بەهێز بێ بیخەنە سەر ئەزمموی خۆیان کە لە کۆتاییدا کێشە بۆوان دروست دەکات لە ڕاستیدا ئەمە پرسە زۆر گرنگە چونکە بە درێژایی مێژووی دەوڵەتی عراقی شێک لە سەبەبەکانی ڕوخانی حکوومەتەکان و ئەنزیمەی سیاسی لە عراق و ناسەقامگیری چارەسەر نەکردنی کێشەی کووردا بە شێوەیەکی عادیلانە بۆیە ئێساش لە داهاتوودا ئەگەر هەر ڕوانگەیەکی لەم شێوەیە هەبێ چ بۆ شیعەکان چ بۆ سوننەکان بیان هەوێ ئەو مافانەی لە هەر ئێستا ئەو واقعی لە هەرێمی کوردستان هەیە نەیهێڵن ئەم دەستکەوتانەمان مەسەلەن لێزەوت بکەن لە بەلۆجیکی سەربازی مامەڵەمان لەگەڵکەن دیسان عراق تووشی ئیشکالەتی گەورە و دەکەوێتەوەنەوە چوارچێوەیەکی ئەوەی کە پێی دەگوترێت توندوتیژی و ناسەقامگیریەوە بۆیە دەبێ ئەوان ئەو ڕاستیە لە بەرچاوی خۆیاندا بنێن بۆیە ئومێد دەکەین کە زۆر گرنگە من پێم وایە گرنگە لە ڕێگای حیوارەوە بەڕێککەوتنی تازە بگەین لە بەرام ئەوان ئەجندەی خۆیان ئەعلان کردووە چ سوننەکان چ شیعەکان وەرەقەی خۆیان ئەعلان کردووە وەسیقەی خۆیان ئەعلان کردووە ئێستا لەسەر کووردە لە ڕاستیدا ئەویش بەڵگەنامەیەکی خۆی هەبێ وەرەقەیەکی خۆی هەبێ بە هاوبەشی حزب و لایەنە سیاسیەکان ویستی خۆی هەڵوێستی خۆی لە قۆناغی تازای عراق ئامادە بکە تا لە ئەنجامی حیوارە لە تێکەڵکردنی ئەو وەرەقانە دەشێ بگەینە ڕێکەوتنێکی تازەش کە ویست و بەرژەوەندی و ئیرادەی هەرێمی کوردستان و گەلی کوردستاندا بەڕێسامی لە داهاتوودا پێویستە وەڵامی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان چی بێت بۆ هاوپەیمانی نیشتیمانی شیعە؟ بەێ بێگومان ئەس حەزکەم بەس ئاماژە بخالێکی بکەم ینی هاتنا ئەمار حەکیمی ئەم خواندنەکە دیژی من بۆ هەیەمیش بیر نەکەین نەبەستنی بابەتی کوردات تێدایە ئەڤەر پتریش 4 مەهایە حتا 5 مەها ئەمار حەکیم مژیلی وی پرۆژەیە ئەف پرۆژێ هەت وێتن هەمی کەس هاریکاریایی بکەن دا سنا بینە سەر گوڕاپانەوەکی مەگوتیە ئاشتەواییە ئەو زانن و کارتێکردنا بەڕێ سەرۆکی هەرێمێل سەر سنالایەنی سنی
کو گهداریا وید کن بر هنده خواهیتن اف مالا کردی جشن بیجم اوجی پشککتی دا جبلی کو پروژه کو کردجی لازمت وی آشتوایتی دا بجدار بن کو پیک اینانا حکومتا عراقی دا هاتی جی او تا اماجه پیکری بدیت نامن جاره بری همی تشتا یک رزیا نافخویا کردی یک رزیا حزب الله سیاسی شمیا گرنگتره بری وی ورقی جم پیشکشی هاوپیمانیان اجتماعی بکین مخابنی و حتی هاتنا عمر حکیمی نقصك تذهب وقصيرك تذهب وخوج أماجة بكريه هيفيد كيم كده ما دهاتي برز بابت انديجي يعني أم بيجين لان انديجي كو جورانجي بجرمي بتتناف بابتي دا چون كو بابتك جريداب الجر العراق أنا بابتك ناف خيامة ما كيشه هنا ما جازن دوغلي ليكو ده هنا فيت أم فير يك رزية بارزين بيشتينجي بلغي ورقي وثيقي وكيكاك عمري أماجة بكري بيشكشي بغداد بكين وهاف بيمانيان اجتماعي تويري دا بجمان رشد بین سر هندک و کو ما فکر روای می کردایه ام داخواست بکن کو اگر کمی استفتاء بتکرم بو کردا بو داخازا سربخو یا کردستان اگر افرو سربخوی نبید جیتن بودم هکا دهاتی بس اف یعنی برگک تی دابیتن آماجه پنده بکد کو اف ما فکر می روایه دانستاندنی ام برهوین گل بغداد و دانستاندن بکن اف خاله گلکا گرنگه یا دویجی از حس کم دیسا آماجه پیب کم کو کرد دیار بکد کو مچ کیشل گل بغدانین گل عراقی کو عراق یا بهز بیتن عراق کا سنه و شیعه خوب هز بخنه و جارکادی بس دیسا ما فهمه اجدسی مندن کو ما فکی روایه بو کردی بخو سر بخو یا خورا گین تردمک بیتن یا سی خلاص سی از حس کما ماجه پی بکم ابدیت نامن بو وی دما دهاتی جیب چه نبکیمی حکمت دهاتی عراقی پیکینان و حکمت دهاتی عراقی درفت بو کردان نابیتن سر بخو یا خویا کردستان راگهینن جبرچج برگل کشیت هین نافچه‌ای بابت داعش تصافی درستی نبویه کشیت سیاست عراق تصفیه نبوینه هاتنا ترامپی و سیاست امریکا برانبری وی منطقه آشکرا نبویه و تا ام هر پیتوینه دمک دیجی بردوامی بدین الگل بغداد مدانستاندن هبن پیتویه الویری کرد رجب سرند دیجیسا و کما گوتی الگل وی اکرزیا خو داخازا مافت خوب کن البغداجی چو اكو بوجيه چو اكو مجد فرمان برانه چو اكو بجدار بونت حكومتي دا اوه جي هندك خالن سركينه اد بيجم كرد فيتن السر شو بكتن بس دي زفرينه في خاله سركي ام خوب كاينه اك دنگو اك هلويس بله دیارە کات ڕێگەمان پێنادا زێدەتر گفتوگۆ لەسەر ئەم بژارە بکەین کە پێم وایە گفتوگۆی زیاتر دەخوازێ بەڕێز سامی ئەتروشی پەرلەمانتاری پێشووی عراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین بەڕێز عومەر نورەدینی پەرلەمانتاری پێشووی کوردستان زۆر سوپاسی بەڕێزیشتان دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.